سڵاو لەوێ بەخێرێ بۆ یوتیوبەکەم. من لەم ڤیدیۆیە باسی هەموو وشانم کردو کە وتم لە 50 وشن کە لە زمانی ئینگلیزیە زۆر گرنگە بیانزانی، بۆی هەمویانم بۆ ئامادە کردی بەڕستەوە. هیوادارم کەڵکی لێوەرگری، بەڵام لەبیر نەچێ پێشەوەی سەیری وانەکە بکەی، سەبسکرایبی یوتیوبەکەم بکە و دوایش لە دوای ڤیدیۆکە کە تەواو بووی لایک و کۆمنت لەبیر نەچێت تکایە و چ وشەیەک حەزەکەی لە بابەتی زیاتر بەکاری بێنی یاخود لە ڕستەی زیاتر بەکاری بێنی لە کۆمنتان بۆ مەجێ بێڵە، بەڵام بێ منیش وەڵامت بدەمەوە. زۆر سپاستان دەکەم، هیوادارم کەڵک لەوانەکە بگرن. فەرمووین. سڵاو هاوڕێیانی خۆشەویست، بەخێر بن بۆ ئێمزەی کورد زمانی ئینگلیزی. وەک دوێنێ باسم کرد ئەم وشانە هێنە وشە بوون 50 وشەن. وشەکان وشەی زۆر گرنگن لە زمانی ئینگلیزیە. ئەگەر ئەم وشانە بزانی بێگومان لە 180 زمانەکەت بەرەو پێش چێ. بۆیە دوێنێ تەنها وشەکانم باس کرد، هێنە وشەکان خوێندەوە و ئەمڕۆ وشەکانەکەم ناو ڕستەوە. ئەگەر لەگەڵمان بن تا کۆتایی دڵنیابن کەڵکی لێوەرگن. جا ئێستاش فەرمون با بچین ناو وشەکانەوە. پێشەوەی وشەکان بچین ناو وشەکانەوە دیسانە ئەو وشەی دوێنێ کە ئەو دەستەواژەی دوێنێ کە فێرم کردن دووبارەیەکەمە بۆی زیاتر بیانی لەبیرتان مێنێت و لەبیرتان نەچێ. ئەو دەستەواژەش piece of cake واتە زەڵاتەیە. زمانی ئینگلیزی زەڵاتەیە ئەگەر حەز بکەی. English language is a piece of cake if you wish to. جا فەرمون با بچینە وشەکانەوە. ئەمە وشەکانم لاوای لەبوور نەکەم، دوێنێ ئەو ڕستەی کۆتایی لە ئێرەوە لەبیرم چووە نەمخوێنێتەوە، بەڵام ئەمڕۆ هەمووی لەناو ڕستەیە بەکاردێنین. ئیتر ئەمانە بەناوبانگترین 50 وشەی کردارن لە زمان ئینگلیزیە. verb یانی کردار واتە، بەڵام داوای لەبوور نەکەم من ناچمە ناو ڕێزمانەوە. ئەگەر جاربار غەڵەتی بکەم لە ڕێزمانەکە لە وشەی واتای وشەکان 100% پێکەم، بەڵام لە دەستەواژەکانە ئەوە من بە کوردی تەنا بۆتان باز دەکەم دەستەواژەکە واتای چییە، چۆن بەکاردێ. بێگومان هەر وشەیەک لە ئەم وشانە واتایەکی زۆری هەیە، بەڵام من سێ نمونەم بۆ هێناونەتەوە لەسەر هەموو وشەیەک. بۆیە ناچمە ڕێزمانەوە تەنا واتەکانیتان پێڵم. وشەی کردارە وشەیە کە لە پێناسەی کردەوەکە ڕەوشەکە یاخود ئەزمونونەکە تۆ هەستێکی خۆ دەرەبڕی پێناسی شتێکی ئەو واتە ئەو وشانن. بۆیە ئەم 50 وشە زۆر گرنگە. ئەگەر بتوێت بیانزانیت زمانی ئینگلیزی زۆر بەرەو پێش چێ. با بچینە ناو وشەکانەوە، واتای وشەکانەوە چۆن وشەکان بەکاردێ. یەکەم وشە ئاسک واتە پرسین، داواکردن، بەڵام واتای زۆرتری هەیە. ئەگەر بتوێت بە دوورودرێژی بۆی بڕۆی، بەڵام من داواتان لێکم تەنا لە سەرەتاوە واتە سەرەتەکانی فێر بن. ئیتر کاتێک کە واتای سەرەتایی هەر وشێک فێربی وردە لە ئایندە زانیاری تر دەربارەی ئەو وشەیە فێربی. بەڵام گرنگ ئەوەیە ئێستا تۆ وشەکە بزانی و لەبەریکەی و بەکاری بێنی. بەکارهێنان باشترین شتە لە زمانە. ئەگەر زمانیش زۆر باشێ بەڵام بەکاری نێنی وردە لەبیر دەچێتەوە، بەڵام ئەگەر وشەکان بەکار بێنی، ئەگەر زمانیش باش نەبێ زمانت بەرەو پێشتر ئەچێ. بۆیە لە هەموو وشەیەکە سێ ڕستم بۆیە ناونێتەوە و ڕستەیەکیان لە ڕابردووە بەکارمێناوە. بۆ نمونە may I ask you a favor، ئەتوانم داوای هاوکارێک لێ بکەم، یارمەتێک. may I ask you a favor. can I ask you a question. can I ask you a question. ئەتوانم پرسیارێکت لێ بکەم، ئەتوانم پرسیارێک لێ بپرسم. can I ask you a question. ئەمە لە ڕابردووە. she asked me if I had enjoyed my dinner. she asked me if I had enjoyed my dinner. واتە بۆ ئافرە دەبێت شی پرسیاری لێ کردم کە ئایا خواردنەکەم بەدڵ بووە، خواردنەکەم پێی خۆش بووە. وشەی بی کردداری بوونە، واتە شتێک بوو بێ و بۆ پێناسەکردنی کەسێک یاخود شوێنێک بەکاردێت. you must be very hungry now. you must be very hungry now. ئەبێ ئێستا تۆ زۆرت برسی بێت. what is done cannot be undone. what is done cannot be undone. هەر شتێک کرابێ ناتوانێت وای لە بکەی کە نەکرێت، تازە کراوە شتەکە. I was starving not to eat all day yesterday. I was starving not to eat all day yesterday. starving واتە مردم لە برسان. دوێنێ خەریب بوو ئەمردم لە برسانە
هەموو ڕۆژەکە نان نەخواردبوو. become واتە بوون بە شتێک، بوونی شتێک. his dream has become reality. his dream has become reality. خەونەکەی بەدی دێت، ئەبێتە ڕاستی. she is becoming the first woman to be president. she is becoming the first woman to be president. واتە بۆ ئافرەت دەبێت شی دووبارە ئەبێ بە یەکەم سەرۆک، ئەبێت بە یەکەم سەرۆکی ئافرەت. she became a teacher at the age of 20. she became a teacher at the age of 20. بۆ ئافرەت دووبارە ئەو بوو بە مامۆستا لە تەمەنی 20 ساڵیەوە. begin واتە سەرەتا یاخود دەستپێکردن. begin. I got the job and I begin work on Monday. I got the job and I begin work on Monday. ئیشەکەم بەدەست هێنا، خود بەدەست کەوت و دووشەمە دەست بە ئیشەکەم. he plans to begin the project this week. he plans to begin the project this week. ئەو دایناوە کە دەست بە پرۆژەکە بکە ئەم هەفتەیە. if everyone were ready I would have begun the session. if everyone were ready I would have begun the session. ئەگەر هەمویان ئامادە بوونە ئێستا ئەو ئیشەم دەست پێکرد. session واتە بڕێ ئیش یاخود شتێکە ئەیکەی پێڵەن session واتە بڕ. if everyone were ready I would have begun the session. ئەگەر هەمویان ئامادە بوونە دەستم بە ئەو ئیشا کرد، ئەو شتا کرد. call بە مانای زۆر دێ واتە بانکردن، ناوبردن، داواکردن، بانگەواز هاتن. ئەتوانی بڵێ I'll call in later. I'll لە ئینگلیزیان I'll واتە I will واتە I will. I'll call later. I'll call in later. I'll call in later واتە دوایی دێمەوە. I'll call in later یاخود I will call in later یاخود دوایی گەڕێمەوە، دوایی دێمەوە بۆلات. has it called to pray yet? has it called to pray yet? ئایا بانگی داوە ئێستا؟ ئایا بانگی داوە هێشتا؟ I called for help. I called for help. داوای هاوکاریم کرد. داوای هاوکاریم کرد. can واتە توانین یاخود ویستن. can you let me know when you are here? can you let me know when you are here? ئەتوانی ئاگادارم کەیتەوە کە لێرە گەیشتە ئێرە. ئەتوانی ئاگادارم کەیتەوە کە گەیشتە ئێرە. how can I help you? چۆن بتوانم یارمەتیت بدەم؟ how can I help you? چۆن بتوانم یارمەتیت بدەم؟ how could you do that? how could you do that? چۆن توانیت ئەوە بکەی؟ چۆن توانیت ئەوە بکەی؟ come واتە هاتن. all good things must come to an end. all good things must come to an end واتە هەموو شتێکی باش کۆتایی هەر کۆتایی پێدێ. can you come to our wedding? can you come to our wedding? ئەتوانی بێی بۆ ئاهەنگی هاوسەگیری ئێمە. I came in yesterday but he was not here. I came in yesterday but he was not here. came بێگومان ئەوە ڕابردووە. could واتە توانین یاخود توانە. could you call a taxi for me? could you call a taxi for me? ئەتوانی داوای تەکسیم بۆ بکەی. I wish I could help you but I can't. I wish I could help you but I can't. زۆر حەزمە کرد یارمەتیت دەم بەڵام ناتوانم. I am so tired. I could sleep for a week. I am so tired. I could sleep for a week. could خۆی لە ڕابتوانی لە ڕابردوشا بەکاری بێنی بەڵام مادام لێرە وشەی تاردمان بەکارێناوە خوڕستەکە ئەبێتە ڕابردوو واتە past participant. past participle یاخود past simple. do واتە کردن یاخود کردار. no man can do two things at once. no man can do two things at once. هیچ کەسێک ناتوانێت دوو شت بکە بە جارێک. هیچ کەسێک ناتوانێت دوو شت بکات بە جارێک. wise men change their minds, fools never do. wise men change their minds, fools never do.
کەسانی زیرەک و ژیر ئەتوانن مێشکیان بگۆڕن بەڵام کەسانی نەزان قەت مێشکیان ناگۆڕن لەسەر شتێک. How did you know that? How did you not know that? چۆن ئەوەت زانی؟ چۆن ئەوەت زانی؟ ئەوە did ڕابردووی دووە. Feel واتە هەست بە شتێ بکەی. I feel like going for a walk this morning. I feel like going for a walk this morning. حەزم لێیە بچم بۆ پیاسەیەکەم بەیانیە. I feel ashamed. هەستم بە شەرمەزاریە کرد. I feel ashamed. هەست بە شەرمەزاریەکەم. I felt bad last night. I had headache. I felt bad last night. I had headache. وشەی felt ڕابردووی feelە واتە تۆ هەستم باش نەبوو جەوم باش نەبوو شەی ڕابردوو سەرێشەم لەگەڵا بوو. Find دۆزینەوە یاخود بینینەوە. A good man is hard to find. A good man is hard to find. پیاوی باش زۆر دژوارە لەم ڕۆژایە بیدۆزیتەوە. پیاوی باش بە خراپی ئەدۆزرێتەوە. I can't find what I want in life. I can't find what I want in life. نازانم چی مەوێ لە ژیانە. Found ڕابردووی find. She found the answer at last. She found the answer at last. واتە لە کۆتایی شی بۆ ئافرە دەبێ لە کۆتاییە وەڵامەکەی دەستکەوت. Get بەدەستهێنان گەیشتن یاخود دەرچوون. I get up about 7 a.m. every day. I get up about 7 a.m. every day. واتە بە هەموو ڕۆژێک کاتژمێر حوتی بەیانی هەڵەستم. AM واتە بەیانی واتە پێش نیوەڕۆ. I am getting old. من پیر بووم. I got the job I wanted. got ڕابردووی گێتە. I got the job I wanted واتە ئەویشم بەدەستێنە کە ئەم ویست. Give واتە پێدان یاخود بەخشین. Give me a minute I will be with you. Give me a minute I will be with you. واتە خولەکێکم پێ بە لەگەڵ تا بم دێم بۆ لات یاخود خولەکێکم پێ ببەخشە دێم بۆ لات. I give all my time to my parents. I give all my time to my parents. هەموو کاتی خۆمە بەخشم بە دایک و باوکم. Parents واتە دایک و باوک. My dad gave me a wonderful present. My dad gave me a wonderful present. واتە دایکم gave ڕابردووی give واتە باوکم دیارێکی زۆر جوانی دامێ. Go واتە ڕۆیشتن بەڕێکردن. I have to go home. I have to go home. ئەبێ بڕۆمەوە بۆ ماڵەوە. We go there often. Often وشەیەکە بە بەریتانی پێڵەن often ئەی خوێنەوە بە ئەمریکیش often بەڵام هەر کامێکیان بێ خەڵک تێیەکە. We go there often واتە ئێمە زوو ئەچین بۆ وێ مەبەستی شوێنێکە تەنها شوێنێک وێ. There واتە ئەوێ. I went for a walk. Went ڕابردووی گۆوە. I went for a walk واتە چوون بۆ پیاسە چوون بۆ ڕۆشتن چوون پیاسەیەکم کرد. I went for a walk. Have وشەی have واتە هەبوونی شتێک گرتن وەرگرتن واتای زۆریە بەڵام وەک باسم کرد من بە کورتی ئەم شتانە باسەکەم گرنگەوەی ئێوە تێبگەن. Have you got your exam result yet? واتە ئەنجامی تاقیکردنەوەکەت پێگەشتووە جارێ وەرگرتوتەوە. I would like you to have my car for a new year. واتە حەزەکەم سیارەکەی منت پێ بێ یاخود ئۆتۆمبیلەکەی منت پێ بێ بۆ ساڵی نوێ. I had blue BMW last year. واتە ساڵی ڕابردوو BMWیەکی شینم پێ بوو سیارێکی BMW شینم پێ بوو. Hear واتە بیستن گوێ لێبوون. I can't hear very well. واتە بەباشی نایبیستم. Can't واتە cannot
وشەی cannot بە کورتی ئەمە I can't hear very well. Can you hear me? ئاگوێ لێمە Can you hear me? ئاگوێویستی منی گوێ لێمە کاتێکە لەسەر تەلەفۆنی کەسێک تەلەفۆن بۆکە شەبەکە باش نیای بڕێ پێڵێ Can you hear me? واتە گوێ لێمە I have never heard that. I have never heard that. قەت گوێویستیەوە نەبووم heard ڕابردووی hear. Heard. I have never heard that. یان کە کەسێکی لێمرێ ئەڵێ sorry to hear that. Help واتە یارمەتی هاوکاری Can you help me to find this address please? Can you help me to find this address please? ئەتوانی یارمەتیم بدەی ئەو ناونیشانە بدۆزمەوە تکایە Excuse me, do you need my help? Excuse me, do you need my help? ببوورە یارمەتی من پێویستە؟ ببوورە یارمەتی منت پێویستە؟ I helped my mom at cooking. I helped my mom at cooking. هاوکاری دایکم کرد لە چێشت لێنانە. Helped ڕابردووی help. Keep واتە پاراستن هەڵگرتن بەردەوام بوون واتای زۆری هەیە بێگومان. I am asking you to keep your promise. I am asking you to keep your promise. واتە من داوا لێ یەکەم کە بەڵێنی خۆت ببیتە سەر. Keep walking forward until you get what you wish for. Keep walking forward until you get what you wished for. واتە بەردەوام بەرەو پێش بڕۆ تاوەکو گەیت بەو ئامانجەی ئەو حەزا ئەو خولیایی کە هات بووە. Keep walking forward until you get what you wish for. I kept waiting for 1 hour and yet no one turned up. I kept waiting for 1 hour and yet no one turned up. واتە بۆ یەک کاتژمێر چاوەڕێم کرد هێشتا کەس نەهات بۆ یەک کاتژمێر چاوەڕێم کرد هێشتا کەس نهات بۆ نەتۆچی بۆ شوێنەکە هێنە کەس بەڵانم پێداوی کە پسی لێ چاوەڕێیانکەی بەڵام چاوەڕێت کردەوە کەس لەوێ نەبووە. I kept waiting واتە بەردەوام چاوەڕێم کردەوە بۆ for 1 hour بۆ کاتژمێرێک بەڵام کەس نهاتووە. No واتە زانین no. Do you know what is the richest country in the world? ئایا تۆ ئەزانی کە دەوڵەمەندترین وڵات لەسەر زەویە یاخود لە گۆی زەویە چ وڵاتێکە؟ Do you know what is the richest country in the world? How do I know if this is true? How do I know if this is true? چۆن بزانم کە ئەمە ڕاستە؟ I knew the answer. I knew the answer. Knew ڕابردووینەوە واتە زانیم وەڵامەکەم زانی وەڵامەکەم ئەزانی. I knew the answer. ڕێگەپێدان leave واتە ڕێگەپێدان یاخود جێهێشتن. I leave work about 6 o'clock. I leave work about 6 o'clock. واتە لە ئیش دەرەچم واتە واز لە ئیش دێنم لە دەوری کاتژمێر 6. The train leaves at 8 p.m. The train leaves at 8 p.m. واتە شەمە نەفەرەکە 8 دوانیوە ڕۆ ئەڕوات دەرەچێت. I left home in the morning. I left home in the morning. واتە ماڵم بەجێهێشت لە بەیانیەوە ماڵم بەجێهێشتووە. Left ڕابردووی leave واتە left واتە تۆ بەجێهێشتووە. Let واتە لێگەڕان دەستبەردابوون یاخود پێدان. Let me take shower then I will call you back. Let me take shower then I will call you back. لێم گەڕە یاخود هەنێ کاتم بەرێت تاکو بچم خۆم بشۆم دوایی پێم دێت پێواکەمەوە. Let's do some work before the manager get back. Let's do some work before the manager get back. بەهێنە ئیش بکەین تاوەکو بەڕێوەبەرەکە نەگەڕاوەتەوە پێشەوەی بەڕێوەبەرەکە بگەڕێتەوە. I will never let anyone hurt you. I will never let anyone hurt you. Let بۆ پاسیش بەکاردێ بێگومان. I will never let anyone قەت لێ ناگەڕێم کەسێک ئازاری تۆ بدات. قەت لێ ناگەڕێم کەسێک ئازاری تۆ بدات. Like بەمانای ویستن دێ بەدڵبوون لێکچوون ئاساو وەک. I like to go to swimming at least once a week. I like to go to swimming at least once a week. حەزەکەم بچم بۆ مەلەکردن بەلانی کەمەوە جارێک هەفتەی جارێک. حەزەکەم بچم بۆ مەلەکردن بەلانی کەمەوە هەفتەی جارێک. He looks like his dad.
ئەو لە باوکیە چێ ئەو لە باوکیە چێ I liked how you built this I like how you built this ئەمە لە بیرکەن ببورنەوە بە هەڵە نووسیمە I liked how you built this واتە زۆر بەدڵە چۆن پێش بۆ شێوازی کە ئەم شتە دروست کردووە بۆ نمونە کەسێک خانوێ دروستەکە ئەڵێ زۆرم بەدڵە کە ئەو شێوازی کە ئەم شتە دروست کردووە I liked how you built this ئەو شەی هاو ئەوە لە بیرکەن دیارە بە هەڵەت نووسراوە live واتە ژین یاخود زیندوو I live in the country لێرە وشەی country بە مانای گوندێ یاخود لە دەرەوەی شار I live in the country واتە لە دەرەوەی شارە ژین The TV's broken We will just have to live without it for a while The TV's broken TV's واتە television The TV's broken We'll just have to live without for a while will واتە we will We'll just have to live without it for a while واتە تەلەڤیزۆنەکە شکاوە بێت تەلەڤیزۆن بژین بۆ ماوەیەکی زۆر Our ancestors lived this way for centuries Our ancestors lived this way for centuries واتە باو باپیرانمان بەو شێوازە ژیاون بۆ سەدەها ساڵ Look واتە تەماشاکردن یاخود ڕواڵەت You look elegant today You look elegant today واتە ڕواڵەتی تۆ زۆر جوانە ئەمڕۆ کەسێک کە خۆی گۆڕە جلوبەرگی جوان لەبەرەکە ئەتوانی با کاتێک پێناسی بکەی بە جوانی ئەڵێ You look elegant today Look at the mountain and tell me what you see Look at the mountain and tell me what you see تەماشای ئەو شاخە بکە یاخود ئەو چیای بکە پێم و دوایی پێم بڵێ چی ئەبینی She smiled at me and then looked away She smiled at me and then looked away بۆ ئافرەت بۆ کچە بێ ئەو خەندەیەکی بۆ من کرد و دوایی تەماشای ئەو لای کرد سەیری ئەو لای کرد Make واتە کردن یاخود دروستکردن I am trying to make my wife happy but it's impossible I am trying to make my wife happy but it's impossible I love to make breakfast حەزک واتە ئەوەی سەرە واتە من حەزک هەوڵەدەم خێزانەکەم هاخود هاوسەرەکەم دڵخۆشکەم بەڵام ئاستەمە I love to make breakfast حەزەکەم نانی بەیانی دروستکەم You made me happy You made me happy Made ڕابردووی makeە Made واتە دڵخۆشت کردم بەمانای کردن دێ دڵخۆشت کردم May بە مانای مانگی پێنجیش دێ واتە وەروەها واتە ڕەنگە دەکرێ لەوانەیە بۆی هەیە هەروەها بە مانای مانگی پێنجیش دێ You may go now واتە ئەتوانی بڕۆی ئەکرێت تۆ بڕۆی You may go now یاخود ئەتوانی بڵێ I may go ئەو may I go ئەکرێ بڕۆم May I go You may بورن You may come at 11 if you wish You may come at 11 if you wish ئەتوانی کاژمێر 11 بێ ئەگەر دەتەوێت You may want to have a bite to eat before you leave You may want to have a bite to eat before you leave ڕەنگە حەز بکەی پارێ نان بخۆی A bite واتە پارێک یاخود پارچێک نان بخۆی پێشەوەی بڕۆی یاخود دەرچی Mean واتە بەمانای واتە دێ مەبەست یاخود دەربڕین What does this word mean? What does this word mean? ئەم وشەیە واتای چیە Give it back now I mean it کاتێک بە مناڵەکان دەبێت تووڕابی یاخود شتێکە بن تۆش داوای لێکی ئەو شتەم بەرەو هەر ئێستا مەبەستمە کە تووڕابی Give it back now I mean it بمەرەوە مەبەستمە I was never meant to come here I was never meant to come here meant ڕابردووی مینە I was never meant to come here واتە هەرگیز مەبەستم نەبوو بێم بۆ ئێرە Might دەبووایە لەوانەیە بەمانای هێز و دەسەڵاتیش دێ و هەروە بەمانەی ڕابردووی مەیش دێ مەی ئەو شێستا باسمان کرد مەی I thought you might want to join me for dinner I thought you might want to join me for dinner لام وابوو تۆ ئەتەوێت کە بێ بەشداری بکەی یاخود لە نانخواردنی ئێوارەدا I am struggling with all my might to lift the rock I am struggling
with all my might to lift the rock. واتە من کێشەم هەیە خۆت خەوڵ کۆشتێکی زۆرە دەم بە هەموو هێز و دەسەڵاتی خۆمەوە کە ئەم بەردە هەڵگرم بەڵام بۆم هەڵ ناگیرێت. lift واتە هەڵگرتن بەرزکردنەوە، rock واتە بەرد، might واتە بە هەموو دەسەڵاتی خۆم، all my might بە هەموو هێزی خۆم. You might have asked me before. You might have asked me before. ئەڵێ لەوانەیە تۆ پێشتر پرسیارە لێکرد بێتم. You might have asked me before. ئەوە لێرە سپێڵم بەغەڵە نووسیەوە ببورن ئەبێ ئەیەکی لە پێشەوە بێ asked me before. You might have asked me before. تۆ لەوانەیە پرسیارە لێکرد بێتم پێشتر. Move واتە چوون، جوڵان، لابردن، گواستنەوە. I am so cold I can't move my fingers. Can't واتە cannot. I am so cold I can't move my fingers. واتە زۆر ساردە ناتوانم پەنجەکانم بجوڵێنم. Will you help me move this table to the back room? Will you help me move this table to the back room? واتە ئەتوانی یارمەتیم بدەی ئەم مێزە بجوڵێنین بۆ ژووری پشتەوە. I have moved to London since last year. I have moved to London since last year. واتە لە ساڵی ڕابردووەوە چوومەتە لەندەن یاخود ماڵم گواستۆ بۆ لەندەن. Need واتە پێویست. I need to go to toilet. I need to go to toilet. واتە پێویستە بچم بۆ سەرئاو یاخود پێویستە سەرئاو بەکاربێنم. I need haircut. I need haircut. واتە پێویستم بە سەرتاشخانەیە سەرم چاکەم. The doctor said I needed an operation. The doctor said I needed an operation. واتە پزیشکەکە وتی پێویستم بە نەشتەگەری هەیە. پێویستم بە نەشتەگەری هەیە. Needed واتە ڕابردووی need. Play بەمانە یاری دێ، لێدان، کایکردن واتە بەزار چەند زاراوێکی کوردی تر، وازی واتە یاخود جێگەگرتنەوە. Do you want to play cards with me? ئەتەوێ یاری کارت لەگەڵ منا بکەی. Do you want to play cards with me? Play a song for us. وەکوتم لێدان ئەتوانی گۆرانێکمان بۆ لێدەی. Play a song for us. ئەتوانی گۆرانێکمان بۆ لێدەی. In the 9 film, Mahir Hassan played the detective. In the 09 film, Mahir Hassan played the detective. واتە لە فلیمی 09 Mahir Hassan جێی دیتێکتیڤی کرد. دیتێکتیڤ واتە لێکۆڵێنەرەوە، ئەو کەسێک کە لێکۆڵینەوە لە تاوانەیەەکە. Put واتە دانان یاخود گەڕانەوەی شتێک بۆ شوێنێک. Where have you put the keys? Where have you put the keys? کلیلەکانە لەکوێ داناوە. Put it back right now. Put it back right now. هەر ئێستا بیخۆ شوێنی خۆی. هەر ئێستا بیجێڕەوە شوێنی خۆی. کاتێک کە کەسێک شتێکە بە بێ پرسی تۆ یاخود مناڵەکە شتێکە بە پێڵێ هەر ئێستا بیخڕۆ شوێنی خۆی. Put it back right now. I put my arm around him to comfort him. I put my arm around him to comfort him. واتە باوەشم پیا کرد داخود دەستم لە پیایەنە تاوەکو تۆزە ئیسراحەتی پێ بم. کەسێک کە بێتاقەتە و تۆزێک دڵنەوایە دەیتەوە. Comfort واتە دڵنەوایی. Run واتە ڕاکردن بەڵام واتای زۆری هەیە بەڵام ئێمە واتە سادەکانی بەکاردێنی لێرە. I can run a mile in 5 minutes. I can run a mile in 5 minutes. واتە ئەتوانم مایلێک ڕاکەم یاخود مایلێک کیلۆمەتر و نیوەکە. I can run a mile in 5 واتە لە 5 خولەکە ئەتوانم مایلێک ڕاکەم. The children had to run to keep up with their father. The children had to run to keep up with their father. واتە مناڵەکان ئەبووە ڕایان کردە تاوەکو لەگەڵ باوکیانە دەرچن. The sheep ran off in fright. The sheep ran off in fright. واتە مەڕەکە ڕای کرد لە ترسانە. مەڕەکە ڕای کرد لە ترسانە. The sheep ran off in fright. بەڕێزان sheep ناتوانانی بڵێ sheeps. sheep خۆی کۆشە و تاکیشە. واتە ئەگەر مەڕ دوو مەڕ بێ یاخود سێ مەڕ بێ هەر شیپە، ئەگەر یەک دانەش بێ هەر شیپە. وشەیەکی فەڕەنسیە لە بنەڕەتە. fright واتە ترس.
The sheep ran off in fright. Ran ڕابردووی ڕەنە. Say واتە وتن. I'm sorry, what did you say? بورە چیت وت؟ How do you say this word in English? چۆن ئەم وشەیە بە ئینگلیزی ئەڵێی؟ How do you say this word in English? I don't remember what he said. I don't remember what he said. بیرم نەماوە ئەو چی وت. He بۆ پیاوە بێ. See واتە بینین. I can see you. ئەتبینم. I can see you. ئەتبینم. بۆرونە کەسێک لە دوورەوە ئەڵێ ئەم بینی؟ Can you see me? تۆش ئەڵێ I can see you. Yes, I can see you. Turn the light on so I can see you. گڵۆپەکە هەڵکە تاوەکو بتبینم. گڵۆپەکە هەڵکە تاوەکو بتبینم. I saw you break the window. I saw you break the window. So ڕابردووە بۆ سی. واتە بینیمی کە جامەکە تشکان یاخود پەنجەرەکە تشکان. Seem واتە وا دیارە پێدەچێ یاخود دیارە. It seems she can't come. It seems she can't come. پێچێ یاخود وا دیارە ئەو کچە بەوکان ئەو ئافرەتە نێت. You seem very quiet today. تۆ پێدەچێت بێدەنگی today. ئەمڕۆ واتە ئەمڕۆ زۆر بێدەنگ دیاری. He seemed a nice person. He seemed a nice person. ئەو پێچێ کەسێکی باش بێ. پێچێ کەسێکی ڕێک و پێک بێ. Should بمانە ڕابردووش دێ و ئێستاش بەکاردێ. پێویست بوو بەکاردێت کاتێ دەتەوێت بپرسی یان دەڵێ کە چی دروستە یاخود باشترە بە کەسێکی بڵێ بۆ وەک پێشنیارێ بەکاردێ. You should take the bus. It's the easiest way to get there. ئەمە تۆ پێشنیاری کەسێکی کە پێویستە یاخود ئەکرێ یاخود بۆ تۆ باشترە بە پاس بڕۆی لەبەرەوەی ئاسانترە بۆ چوونت بۆوێ. You should be ashamed of yourself. واتە شەرمەزاری بۆ تۆ باشترە. You should be ashamed of yourself. شەرمەزاری بۆ تۆ باشترە. You shouldn't have said anything. You shouldn't have said anything. ئەمە ڕابردووە shouldn't have shouldn't واتە use past participle یاخود past simple واتە ڕابردووی سادەیە. You should not have. Shouldn't واتە should not have. Should not. You shouldn't have said anything واتە پێویست بوو هیچ شتێک نەڵێی. پێویست بوو هیچ شتێک نەڵێی. Show واتە پێشاندان. ببورن ئەمە ئۆوە دیارە بەخەڵە نووسیمە ئۆ. واتە SHOW وەک لێرە نووس پیشانم داوە. پێشاندان یاخود پێشانگا. Could you show me the way to the bus station? Could you show me the way to the bus station? ئەتوانی نیشانم دەی ڕێگای پاسەکە وەک ڕێگای وێزگەی پاسەکە. You should show more respect to your parents. You should show more respect to your parents. پێویستە تۆ ڕێزی تایبەت ڕێزی زۆرتر پیشانی دایک و باوکت بدەی. He showed me how this computer works. He showed me how this computer works. ئەو پیشانی دەم کە ئەم کۆمپیوتەرە چۆن ئیشەکات. Start کردنی شتێک یاخود دەستپێکردن. When do you start your new job? When do you start your new job? کەی دەست بە ئیشە تازەکە دەکەی. Don't start with me please. Don't start with me please. کاتێک کە کەسێک تووڕێیە ئەوێ قینی خۆی بە تۆ بڕژێ تۆش ڕاستەخۆ پێڵی don't start with me please واتە لە منەوە دەست پێ مەگە قینی خۆت بە من مەڕێژە. Don't start with me please. I started work at 16 at factory. I started work at 16 at factory. واتە لە تەمەنی 16 ساڵیەوە دەستم بە ئیش کردووە لە کارگەیە. واتە لە کارگەوە دەستم بە ئیش کرد لە تەمەنی 16 ساڵیمەوە. Take واتە وەرگرتن یاخود بردن مانای لابردن دێ ئەو شتانە واتای زۆری هەیە. If you take 4 away from 12 you get 8. If you take 4 away from 12 you get 8. واتە ئەگەر 4 لە 12 لابەی 8 بۆ مێنێتەوە یاخود 4 لە 12 لابەی 8 بۆ مێنێتەوە. Do you take milk in your coffee? Do you take milk in your coffee? واتە شیر ئەکەیتە ناو کۆفێکەتەوە واتە بەمانای ئەوە دێ شیر ئەکەیت واتە ئەیبیت بردن یاخۆ شیر ئەبیتە ناو ئەکەیتە ناو قاوەکەتەوە. Someone took my car from outside the house. Someone took my car
from outside the house. کەسێک سیارەکەی منی بردووە لە دەرەوەی ماڵەکەم خانووەکەم. talk ببورن took ڕابردووی تێکە. talk واتە قسەکردن یاخود ئاخافتن گوتن. My little girl has just started to talk. My little girl has just started to talk. واتە مناڵە کچە بچووکەم تازە دەستی کردووە بە قسەکردن. کچە بچووکەم تازە دەستی کردووە بە قسەکردن. We were just talking about you. We were just talking about you. ئێمە هەر باسی تۆمانە کرد ئێستا کاتێک کە تۆ قساگە لەگەڵ کەسێکە باسی کەسێکی کەسەکەش دێ لەو کاتەیە تۆش پێڵی چی We were just talking about you. هەر ئێستا باسی تۆمانە کرد. I talked to him واتە قسەم لەگەڵ ئەوا کرد. I talked to him. ئەوە talked ڕابردووە I talked to him. Tell واتە پێوتن. Did you tell anyone about this? Did you tell anyone about this? دەربارەی ئەمە بە کەس وتووە. Can't tell you how grateful I am for your help. Can't tell you how grateful I am for your help. واتە نازام چۆن پێت بڵێم چەند شانازیەکەم یاخود چەند بەختەوەرم بۆ هاوکاری کە تۆ کردوتە کە هاوکاری من کردووە تا ناتوانم چۆنایی پێت بڵێم. I told her to go home. I told her to go home. واتە تۆ بە مناڵەکەت وتووە کچە پێم وتۆ بڕۆتە ماڵەوە. I told her to go home. think واتە بیرکردنەوە هەروەها پێم وایە واتە یاخ هەروەها لام وایە. I think it's important to learn English. I think it's important to learn English. واتە پێم وایە شتێکی زۆر گرنگە زمانی ئینگلیزی فێر بیت. What do you think of the film? What do you think of the film? فیلمەکەت پێ چۆن بوو؟ I thought about you all night last night. واتە شەی ڕابردوو هەموو شەوەکە بیرم لە تۆ کردوێتەوە. Thought ڕابردووی thinkە. Try واتە تاقیکردنەوە یاخود هەوڵدان. I'll try to call her again. I'll try to call her again. واتە هەوڵ دەدەم دووبارە تەلەفۆنی بۆ بکەمەوە. Try using a different shampoo. Try using a different shampoo. واتە هەوڵدا شامپۆیەکی تر تاقیکەرەوە. شامپۆیەکی تر تاقیکەرەوە. I've tried very hard but I can't convince him to come. I've واتە I have tried very hard but I can't convince him to come. واتە هەوڵم زۆر داوە زۆر کۆششم کردووە بەڵام نەمتوانیەوە قەناعەتی پێ بکەم تاوەکو بێ بۆ ئێرە. Turn واتە خولانەوە گەڕانەوە پێچکردنەوە بێگومان واتای زۆرتری هەیە بەڵام من هێنە واتاتانە ئێمە. Turn off on the light یاخود TV. ئەتوانین بڵێ turn off the light. Turn off the TV. Turn on the light. Turn off the light یاخود turn off the TV واتە تەلەڤیزیۆنەکە بکوژێنەرەوە گڵۆبەکە بکوژێنەرەوە. Turn on the light. Turn on the TV یاخود ئەتوانی بڵێ تەلەڤیزیۆنەکە هەڵکە یاخود گڵۆبەکە هەڵکە. It's my turn. Is it my turn yet? Is it my turn yet? ئایا ئێستا نۆبەی من هاتووە یاخود سەرەی من هاتووە. Today is your turn to wash the dishes. Today is your turn to wash the dishes. ئەمڕۆ نۆبەی توێ حاجەتەکان بشۆی. Turn right at the traffic light. Turn right at the traffic light. لە traffic lightەکە بەدەستی ڕاستە بڕۆ. She turned into me and asked me for help. She turned into me and asked me for help. بۆ ئافرە دەبێشی واتە ئەو هات گەڕایە بۆ لای من و داوای هاوکاری لێکردم. Use واتە بەکارهێنان یاخود کردن. Please use the side entrance. Please use the side entrance واتە تکایە دەرگەی پشتۆ بەکار بێنە. I use painkillers for my low back pain. I use painkillers for my low back pain. دەرمانی ئازار شکێن بەکاردێنم بۆ ئازاری پشتم بەشی خوارەوە. The phone has been used. The phone has been used. Used ڕابردووی useە واتە تەلەفۆنەکە یاخود مۆبایلەکە بەکارهاتووە. Want واتە ویستن. What do you want to eat? ئەتەیە چی بخۆیت؟ Do you want me to take you to the airport? ئەتەیە من بتگەێنم بۆ فڕۆکەخانە. He is wanted by the police. He is wanted by the police.
ئەو لەلایەن پۆلیسەوە داواکراوە یاخود ویستراوە. wanted ڕابردووی want. will واتە ویستن یاخود تەما. I will give you a lift. I will give you a lift واتە من ئەتگەیەنم. God willing واتە ئینشاءالله یاخود بەویستی خوا. I am willing to help. I am willing to help. من ئامادەم یارمەتی بدەم یاخود هاوکاری بکەم. I am willing to help واتە ئامادەم ئەمەوێت ویستم لەسەرێتی. Will you teach me English? Will you teach me English? ئەتوانی ئینگلیزیم فێرکەی یاخود will واتە ویست ئەگەر ویست لەسەری بێ ئینگلیزیم فێرکەی. I would have called you but I didn't know your number. I would have called you but I didn't know your number. Will ڕابردووەکەی would have واتە ڕابردووی سادەیە. past simple یاخود past participle. I would have بێگومان باسی گرامان ناکەین. I would have called you. I would have come to you. I would have helped you if you asked me. واتە یارمەتی مەدە ئەگەر پێت وتمایە. I would have called you. I would have come to you ئەگەر پێت وتمایە هاتم بۆ لات. Work واتە ئیش. I've got so much work to do. ئیشێکی زۆرم هەیە بیکەم. I've got so much work to do واتە I have. I've got so much work to do واتە ئیشێکی زۆرم هەیە بیکەم. ببورن ئەمە ئەبێ هین بێ. What time do you start work? لەبەری ئەو تووە ئەبێ دی بێ. Do you do. What time do you start work? واتە کەی دەست بە ئیشەکەی. I worked every day last week. I worked every day last week. هەفتەی ڕابردوو هەموو ڕۆژەکان ئیشم کردووە. هەفتەی ڕابردوو هەموو ڕۆژەکان ئیشم کردووە. Worked واتە ئیشکردنی ڕابردووە بێ. Would واتە ویستن شیاو دەکرێت و هەروەها گونجاو. I would love to go on holiday to Spain. I would love to go on holiday to Spain واتە حەزەکەم بچم بۆ سپانیا یاخود ویستم لەسەرێتی بچم بۆ سپانیا بۆ پشوو. I would go myself but I'm too busy. I would go myself but I'm too busy. ئەمتوانی من بڕۆم بۆ خۆم بەڵام زۆر سەرقاڵ بم. I would واتە I would. I would واتە I would. I would go myself but I'm too busy. If I would had time هەروە باسمان کرد. If I would واتە would واتە I would. If I would had time I would have gone to see قندیل mountain. ئەگەر کاتم هەبووایە ئەوە چووم شاخ یاخود چیای قندیل مەبینی. I would have واتە ڕابردووە باسمان کرد ڕابردووی وودە. I would have gone to see قندیل mountain واتە چوم چیای قندیل مەبینی. هاوڕانی خۆشەویست ئەمە کۆتایی بابەتەکەیە دەرسەکەیە. هیوادارم کەڵکی لێ وەربگرن و بەکاریان بێنن. ئەگەر کەڵک لێوەگر بوو ئەگەر بەدڵت بووت کە لە تۆش لە ڕستەیە چەند وشەیەک بەکاربێنە بەڕاستی گرنگە تۆ لایک و کۆمنتم بۆ بەجێ بێڵی تاوەکو بتوانم لە ئایندەیە بابەتی باشتر بڵاوکەمەوە. لە خزمەتانە بم. هیوادارم کەڵکی لێ وەرگرن. زۆر سپاس.